بینەرانی بەڕێز و خۆشەویست ئەم کات و گشت کاتێکتان شاد و کامران بێ خۆشحاڵم لە بەرنامەیەکی نوێی وێنەکانی دوێنێ پێتان شاد دەبم بەو هیوایی جێگای سوود و ڕەزامەندی هەموو لایەکتان بێ. میوانی ئەم جاری بەرنامەکەمان مامۆستا حەمەد سەدیق ڕەشید فەرەج بە ناوی بەرنامەکەمانەوە گەلێک بە خێراتنت دەکەم. زۆر سپاس بۆ بەڕێستان و بۆ هاوکاران و دەستخۆشتان لێکن و واسە کورتتان بۆ ئەخوازیین بۆ ئەم بەرنامە جوانەوە هیوادارین گەشتتر و چاکتر و بەردەوام بێ. مامۆستا ئێمە لە باوکەوە دەست پێەکەین بۆیە پێم خۆشە باسێکی ئەم پیاوەم بۆ بکەین. ئەم پیاوە چێە؟ ئەو پیاوە ڕەشید فەرەج ڕەحیمە کە ناساوە بۆ ساڕەشی خەیات. باش. ئەم پیاوە لە ساڵی 1990 لە دایک بووە. 19 دایک بووە لە 44 ژمی هەناوە و دوایەوە ئەم پیاوە هەل لە گەنجیەوە خولیای سیاست بووە، نیشتمان پەروەری بووە لە حیزبی هیوا و ڕزگاری ئەمانەوە لە زمانی بڵین هەر لەو کاتەوە هاوبەشتی کرۆ تا پارتی حیزبی پارتی دموکراتی کوردستان دامەزراوە و ئیشی زۆری کە بڵێ ئیشی کردووە لەگەڵ جەلالی ئەمین بەگ و لەگەڵ لە نزیکەوە لەگەڵ مامۆستا ئیبراهیم ئەحمە و لەگەڵ ئەو جەماعەتی ئەو وەختە کەوا هین بوون حیزبەتی کردووە هەتا ساڵانی هەشتا و لەو پێناوەشتا ئەم پیاوە زۆر ناڕەحەتی دیوە، سجنی چەند جار سجنی لە زمانی مەلیکیە چەند جار گیراوە و دوایەوە لە زمانی هەتا عەبدولکەریم قاسمیشە ئەو وەختە کە شوێعەکان باڵا دەستنووە ئەو وەختە حساسیەتێکی زۆر هەبوو لە بینی حیزبی شوێعی و لە بینی پارتیا ئەوان بەڵێ ئەو کاتێشە تەنانەت گرتیان وهروها لە 64 گیرا تێگەیشتی لەسەرینی سیاسی ئەمان و منیش لەگەڵ یا گیرام. باشە مامۆستا ئەم پیاوە ئەسڵەن لەکوێوە هاتووە؟ ئەم پیاوە ئەمە کوڕی فەرەجی ڕەحیمە، باپیرشم هەر لەم شارە بووە. باپیرشم هەر لەم شارە بووە لەدایک. پێش باپیرێ؟ باپیرم فەرەجی ڕەحیمە. ئەخە پێش باپیرێ؟ ئەمانە بە ئەسڵ ڕەحیمە ئەسڵەن خەڵکی بڵێن ئەو خەڵکی هەنارانە، هەنارانی ئەم دۆڵە ڕوتێ خۆمان. ئەم دۆڵە ڕوتێ خۆمان. دایکیشی کچی ڕۆستەمی کەریمە سەرکاری بڵین شێ مەحموود لە بنا لە زرجۆزەوە هەتاگەتە کە ماڵان و گەوانەوەانە هەتاوەکو سەرکار مەبەستی ئیدارەکردنی ئەو زەویانی ئەو منتیقەی تێگەی سەرپشتی ئەو شوێنانەی کردووە تا تەنها لەگەڵ جەلالی ئەمین بەگا خوا لێی خۆشوەمانە پورزازان تێگەی ئاچوی دایکی ئەویش خەڵکی کەماڵانە. فەرمون 1990 لەدایک بووە بەڵام 44 دایکتی هێناوە یان باجیت؟ دایکمی هێناوە. ئەی باجیدی لە پێشایەنەوە؟ نەخێنە دایکمی لە پێشایە. دایکی ژنە گەورەیە؟ باشە. ئەمە وێنەی دایکتە؟ بەڵێ. باش. باسێکی دایکتمان بوو. ئەی دایکی چییە؟ دایکم پورزای خۆیەتی. باش. دایکیان خوشکە. دایکیان خوشکە. ناوی دایکێ؟ ڕعنای حەمە ئەو ڕەحمان. ڕعنای حەمە ئەو ڕەحمان. ڕعناخان ساڵی 44 شووی کردووە بە باوکی 1940 شو کردبوو. 11 ساڵیان لەگەڵ باوکی بینە. ئەو کاتا بووە 3 ساڵ بەیەکەوە بوون. 3 ساڵ بەیەکەوە من تەمەنی 3 ساڵ بووم جابوونە تۆ لە دایک با بڵێن لە دایکی خۆت تەنیای ئەو خوشکەم هەیە ئەو خوشکەشم ئەو وەختە کە جیابنەوە گاگۆڕچیە کرد برشن. کامیان؟ ئەم خوشکیانە یان ئەمەیان؟ ئەویان ئەوە نا ئەوی کان ئەوە پێشوو ئەوە ئاکۆ شەید ئاکۆ ڕەحمەتیە لە باوەشیات ئەمەیانە فەرمی. کەواتە ئەمە هەر ئەو خوشکێتە کە لە دایکی خۆتە؟ ناوی چی بوو؟ ناوی پرشنە. پرشن خان. بەڵێ. ئەوە شەید ئاکۆیە؟ ئەو شەید ئاکۆ لە باوەشیات. بەڵام شەید ئاکۆ لە باجیتە؟ لە باجی. باشە. کاتە لە ماڵی خۆمان بوو لێرە. باشە دێنە سەرەوە. دایکێ فەرمووت دایکێ هەر خزمی باوکتە پورزای خۆیەتی. پورزای بوون و ڕعناخان. پەیوەندیان چۆن بوو ئەم دوانە بەیەکەوە؟ والله خۆی کە دایکی هێناوە بە نابەتلی بووە بە ڕەزامەندی خۆی بۆی هێنا واقعانی بە ڕەزامەندی نەبووە خوانە خۆت لە بریجنا بەری باوکم لەوە ئەچوو خۆشەویستیکەی هەبوو بێ تێگەیشتی دڵی بە یەکەوە بێ و دوای شازام ئەمری خوای کرد نەخۆشکەوە ئەمری خوای کرد ئەو ئافرەتە ئەمە بوو سەبەکەی نه هیچ شتێک منە لە خراپی دایکم بەڵام هەر بە ساردی هێنایەنە بەڵام ئیتر دەنیڵێ چوچیتە خۆ ئەو ڕەزامەندی خۆی بۆی نەهێنابوو ئاوا بوویتر زۆر زوو تەنیا تۆی لێبووی لەگەڵ ئەو خوشکەدا. باشە. ئەی ئەم وێنەیە ئەمەیان چێن ئەم دوانە؟ ئەوە ئەو بچکۆلەکەیان ئەوە لە باوژنەکەم لەو کاتە ساڵی 1950 باش.
من ساڵی 1950 ئێمە لە گومەرگەستا بوون کەواتە قسەشە فەرمووی دایک و باوکی لە ساڵی 49 لە یەک جابوونەتەوە لە 49 لە یەک جابوونەوەشتا من 3 ساڵ بووم نەبوو باشە خوشکەکشم کاتە تۆ کەوتی تەلای باجیت زیاتر ئەو وەختەشت نەهاتم ئەو تەلای نەرک بوو لە ئەو پورەم بوو ئەو خورشی ناوە ئەم پورەت لای ئەوان بوو خورشەخان پورە خورشیم پورە خورشە پورە خورشیم ئەوە ئەوەیە ئەو نەرکم بە یەکەوە بوون لە ماڵی باپیر ما بڵین ئەوە تا خاوین ماڵپەیم لە چوارباغ بوون لەگەڵ ئەوە بوون ئەیتەماوت لە 52 هێنای ئەو ساڵە من چوومە مەکتەب لای نەکم و ئەوان چوومە مەکتەب ئەتر ئەوش هێنا من تقریبا لە پاییزیا لە پای 4-5 یەک منیان بردە لای خۆیان دوکانی خەیاتیەکەی باوکە لێ شوا بوو دوکانەکەی لە بازاری نەوەج ئەچیتە خوارەوە دوکانی ئەحمەدی هەبوو زوو نەورۆز بەڵێ بازاری نەورۆز حەوزەوشکەکە بەرەو خانە چوتە بەرەو خوارە ئەو وەختە قەیمی ئەحمەدی تا بوو حیجگەری تا بوو تێگەیشتی کاکە حاج عەبدوڵڵای بازرگانی تا بوو تۆ ئەچووی سەردانی باوکت دەکرد بۆ دوکان ئەچوویتە لای بۆ دوکان کەی ئەو کاتێ لە دوکان بوو ئەو خەیاتیە کرد کەم ناچووی کەم بەڵێ هیچ خەیاتی فێر نەبووی تۆ ئەزای بوو من یەک وەکو تەلەبێتیە تا داوامی قوتابخانە بوو قوتابخانە مەکرد بەڵام دوایەوە هاوینان من ئیشم ئەکرد خۆت ئیشی بۆ خۆتە کرد ئیشم ئەکرد لە دووی ئیفداییەوە شاگردیم کردووە لەوێ هەر لە دراوسێ خۆ شاگردچایەتی تۆ لەحانوە لە چواریشە کرێکاریم کردووە لە معمەلی جگرەکە تازە دروستیان ڕۆژی بە 450 چواری چی مامۆستا ئیبتیدایی چواری ئیبتیدایی چمەتۆ چاڵام خاتیان دەکەم تۆزی کەمیان وتیە کردم ئازای مناڵم تقریبا 25 کردم لە 5 دووبارە کرێکاریمە کرد گەچکردنەوە گەچمە گرتەوە ڕۆژی بە 550 لە 6 هەمان دەست بە چارەکە دینارێ بەڵێ اینجا تەنانەت لە 6 کە چوم شادێک کە شەش وەرگرم بەجلی گەچاویەوە چوم باش بەجلی گەچاوی چوم 450 ریال هەبوو ئەو وەختە 450 ریالەکەم لە خۆشیان ریالەکەم مانەیە ریالێکدا بۆ کارگوزارەکان کارتەکە بۆ فەڕاشەکان ئەو پارێ زۆر بوو زۆر بوو لە خۆشیە یعنی تۆ دوکانی باوکیشی هەبوو بەڵام خۆت زیاتر حەزت دەکرد بە سەربەستی ئیش بکەیت زین چۆن بوو وەکو پێویست نەبوو تێگەشتی ژیانێکی من وەکو پێویست نەبوو عیزەتی نەفتیشمە بوو تێگەی ئەنی خەرجەکەم وان نەبوون بەلەبەرەوە هاوینان ئیشم ئەکرد بۆ ئەوکوە ئەمنا بە پێداویستی خۆم بۆ زستانەکە لەگەڵ زۆر ئاوکاری باکم کە کردم بەڵێ ئەی ئەم مناڵە چیە مامۆستا ئەو مناڵە ئەوە لە باوژنەکەمە هەر لەگەڵ ئەو کچە بچکۆلەکە ئەوە لە لافاوەکە لە ساڵی 57 خنکان لە کۆڵان بوون مامۆستا وەکو بیستی بێتێ لە کۆڵان بوون نەخێر ئەوان لە ماڵەوە بوون من لە سینەما بووم ئەو جمعە جمعان ئاسرەکەی ئەچوم بۆ سینەما باش ینی ئەو ڕۆژی لافاوەکە بۆ ڕۆژی هەینی بوو بۆی ڕۆژم تەواو نەبوو بێ هەینی بوو هەینی بوو بەڵێ ڕۆژی هەینی بوو تر ئەو خوشکەم و ئەوە زۆر جار ئەو خوشکە بچکۆلێم ئەبر جمعان ئەو جمعە ویستم بیبم دایکەکە توێ ئەجەلی تەواو بوو نەهێش باوەڕ نەکەم ئیتر ئەو ڕۆژە ئەوان بە لافاوەکە کە هاتمەوە بەسەر جەنازەی ئەوان ماڵەکەشیان بردبوو بۆ مامۆستا ماڵەکەتان لەکووا بوو کاتێ ئێمە لە گومەرگۆچتا بووین دراوسی ماڵی فەتاحەفەنی و باوکی حاجی نەوزات کە بڵێن مەعاون محافظ بوو لەگەڵ عەبدوڕەحمان محەدیس و ئەوانی دراوسێمان بوو ئەم ماڵی ئیسماعیل حاقیش بەڵام تامان مناڵەکانی ئیسماعیل حاق خۆی لێوە نەما و بەجێشتون باشە مامۆستا ئەو باران و تەرزە زۆرە خوازم تەرزەوای لێکە زیاتر و بارانێکی زۆر ئێوە لە سینەماکە هەستان پێ نەکرد زانکی گرمەگرینێکی دەنگەدەنگی زۆر هات منە مازای کاتێک مەزای پاس چارێکی کوچاو سینەماکە هاتین دەرەوە لافاوتان لافاو بوو ینی پیشانیان ئەوە نەخیان نی سەعاتێکی خیان بەخوا دەورا بوو تەمە هاتێت بەڵام بە فەلاکەت گەشتمەوە ماڵەوە هەموو ڕێگا جادەکان و کۆڵانەکان و بازارەکە ئاوی پیاتە خوارد مامۆستا وەکو بزانی ئاماری ئەو لافاوە چەند کەسی فەوتان بخوای زۆری فەوتان بەخوا ڕەنگە بیزەبن نازانم ڕەنگە 100 کەسێکی فەوتان بیزەبن نازان زۆرە بەڵام ماڵی زۆر برد ئارەبانەی برد سیارەی برد ینی زیانی هەم جانیش هەبوو هەم ماڵیش ماڵێ باڵی شەبوو باسێکی سەردەمی مناڵی خۆتمان کە ئەمە وێنەی جەنابتە ئەوە چوویتە قوتابخانەی خالیدیە ئەوە لە یەکی بدایکە وەرگیرام چوومە لە مەکتەبی خالیدی وەرگام ئەو قەیادی بەخێر مام عومەر عەبدوڕەحیم تێگەی کۆڵەبی بەڵێ ئەوە داژنەکەی لەگەڵ باوکمە خاڵۆزا و پورزان هەروە ئەبراهین براهیمی سنگەریش هەر هەوەها چونچە خوشک و برانە خاڵۆزا و پورزان لەگەڵ باوکمە ئەویش لەو قوتابخانەیە مدیر بوو بەڵێ ئەو لەوێ مامۆستا بوو لە پۆل یەک بوو هەتا ڕاهاتم
هەتا ڕاهەتی ئەوی تر لەژێر ڕعایەتی دوومان بردمی ئەی بردم بۆ مەکتەب ئاوە مامۆستاکانی ئەو سەردەمەی تۆ چییە بوون مامۆستاکانی ئەو سەر مدیرەکەمان وینسەرفەن و یادی بەڵێ بەخوالی خۆش بڕێم مدیرێکی جدی تو سدارە بەسەری پیاکی جوان حەزاران عجایبی هەبوو ئەمە ئەو حەمەڕەشی مەلا عەلیمان هەبوو باشی کاک دڵشاد مهەندیسە کێشە بۆ ئەم فاخەفەنیمانەوە و برایم سەرجیسمان هەبوو مامۆسا عەرەبتان هەبوو مام نەخێر مامۆسای عەرەبمان نەبوو لە متەوەسا زیاتر عەرەبی تێکە وە نە مامۆسا لە متەوەسایتە پیا بوو بەڵێ کە چۆن متەوەسە مامۆسای عەرەبمان هەبوو ئەمەش هەر وێنەیەکی تری سەردەمی مناڵی جەناب ئەوە لە پێنجی بدایە بۆی گرتم پێنجی ابتیدایی بەڵێ ئەو تە زیاتر ڕسمانە لای کاک مستەفای مصەور بۆی گرتم باوکم زیاتر ئاشنای ئەو بوو باشە ئەمە وێنەیەکی باوکتە بەڵێ پێچی هەردووکانی خەیاتیەکە بێ نەخێر ئەوە یەکێتی لاوانی کوردستانە دازم دامەزرا بوو بەرامبەر مزگەوتی گەورە فەرعەکەی ئەڕۆشتە تۆ بەرامبەر ماڵی شێقار ئەلەویا لەو گۆشەیە بینایەکە بۆ ئەوە لەویا بۆ ئەوەی مشکی بەسەرکە باوکم و هاوڵەکانێتی هاوڵەکانی چیان ئەوانە بەس مامۆساعیزەتە ناسم و ئەوانێکە ناسم بەڵام بەناو نازانم مامۆساعیزەت ئەمەی قەڵەوە سوورکارەکەی دانیشتوە لەم پڕەوە عیزەتی چیە مامۆساعیزەت بەخوا هەر عیزەتە سووریان پێوت مامۆساعیزەت بینە سەر سەردەمی مناڵی جەنابێ خۆ تۆ مناڵێکی عەجوول نەبووی بەرەوەڵان لە مەکتەبە هەتا پێنجی بدایی عەجوول بووم بەڵام داوێتر خۆمای سەعی دەچوو دەور ئیتر وازیشمە کرد و بۆ خۆم ئەو یاریانەی کە لەگەڵ هاوڕێکانە ئەتکردن لە کاتی مناڵیە لە مەکتەب لە دەرەوەی مەکتەب یەکە و گۆتەکە و بخوای تر هینمانە کرد فوتبۆڵێنمانە کرد هەلوچێنمانە کرد مزراحێنمانە کرد ئەلە بابەتانەمانە کرد لە کامیانە کارا و شارەزاوی وەکو مناڵێکی ئاسایی یعنی زیرەک نەبووی زۆر لە نەبووم یعنی مەسەن شەڕە خۆچەکانێ نەچووی بەرەوەڵا چوونەوە بڵێ سەرشەقام و سابوونکەرام دەرگەزێنەوە ئەمانە کردومانەوە ئێوە لەگەڵ چیا زیاتر دوژمنایەتیتانە بوو وڵات دوژمنایەتی ئەو دوژمنایەتی خۆشەی کە هەبووی شکور هەبوو تەبا بووی یاڵا ئابابرن بۆ شەڕە قۆچانی بۆ شەڕ و بەدالاچی و قۆچەقانی بۆ چوتە برینار کراوی قەت برینار کراوی نەوەڵا کەسیشی برینار نەکردو سەلامەت لێ دەچووی سەلامەت لێ دەچووی سەلامەت بی ئینشەڵڵا دێنە سەر باسێک کە ئەوە بەڕاستی من مەبەستمە باسی بکەین ئەم وێنەیە چییە ئەم وێنەیە وەکو عەرزم کردی کاکە ئاسۆجان من شانەزی پێوەکەم لەبەر ئەوەی کامیان جەنابتی ئەوەی کە عینەکەمە کردە خەباتەکە ئەوەی کە لە موچمەتۆکەی تێکات کەواتە منم بەڵێ با بزانین ئەمەیان جەنابتی ئەوەی بەدلەکەم لەبەرە بەڵێ ئەویان جەنابتی ئەی ئەمانی کە چێن لەگەڵ کرێکارن ڕۆژانە بەس ئەوەی ناوەڕاستیان دائیمی بووم لەوێ ئەمە ئاشنا و بڵێن قۆتراجەکە خزمی ماڵی هین بوو دۆستی ماڵی باوژنەکەم بوون دامە لە سەرچنا کە سەقفەکە ئەو وەختە من خەریجی دار معلمی بووم بەڵێ شادیان معلم بەدەستەوە بوو کە ئەو سەقفانەیان کۆنکرێتێکەوە ئەو هاوینە من لێوە کەسپیم کرد بۆ پاری باشم دەستکەوت بە جلیشم تێگەیشتی جلی قاتی جوانیشم پێکرد و ئەوختە مقابلە لە بەغاب و لە مەتیزی خدمە بۆ ئەوەی کە ببی بە مامۆستا بەڵێ بەبێ منەت بەبێەوەی پارە قرسکەم بەبێ دەستکەم چون بۆ بەغاش سەفەریشم کرد و جلی جوانی چوو لە کوپێک و هاتمەوە بە پاری خۆت بەڵێ بە پاری خۆت ئاواهی چووی بۆ بەغا وەنیە ئاوا بە جوانی چووی بۆ بەغا وەنیە بەڵێ ئەوە پێشتریش ئەوە 64 تەمە من مەلاریا لە 64 هەموو هاوینەکان بەس هاوینی 63 نەبێ ئەو سابی تیا بوو بە منێ وەزۆشتەوە هاوینی ئەوە تا قاتوشتن پێکردو و مەلاریا چون مراقبی مەلاریا باش ساڵانە ئیتر تۆ بۆ مەلاریا ساڵە لەگەڵ دوسێ برادەرەوەکو مراقب وریان گرتین بۆ منتیقەی هەورامان لەگەڵ ئەو کرێکاروشتانەی کە دانرابوون ڕۆژی بە 850 مامۆستا ساڵی چەند تۆ دەرچووی لە پەیمانگای پێگەیاندنی مامۆستایان ساڵی 64 ئەبوایە بچووی تا لە بەغا لە مەجلیسی خدمەی مەدەنی بۆ مقابلت بکردایە تیا بوو دەرنەچێت لەو مقابلەیە چون مقابلەکە بۆی بزانە ئەم زەلامە کە پرسیاری لەکەن زمانی تەواوە بزان کە پرسیارکە جوۆی تەواوە بەدەنی تەواوە بزان چاوی تەواوە بزانە لیاقەی تەواوە ئەنی لە شۆمانجە بۆ مامۆستا کە ئەچێتە ناو خوێندکارەوە سێ ئەبێ لیاقەی تەواو ئەبێ لیاقەیەکی باش ئەوە بۆ ئینا بۆ چکە نەبوو
والله إنا موضوع ما دو زاني يشتكان ما مسا أو كات أو هستتان للابو كبخوانن وإيشيش بكن هیچ پاڵەپەستویە لەسەر دارایی ماڵ دروست نەکەن بەڵام ئێستا گەنج جوان بیر ناکاتەوە زیاتر گەنج هەموو کۆی خەرجیەکانی خاتە سەر ماڵ و هێشتا ڕازیش نییە نەخێنا ڕازیشە بەخوای تر کاکات ئەوش هەمووی وان نەبوو تێگەی بەزێک وا بوو بەڵام من وەزاکی من وابوو من ئیتر ئەبوایە وابوومایە تێگەشتی مامۆستا ئەم پیاوە چێ ئەو مامتە ئەوە برا گەورەی باوکمە بەڵام لە دایچینا لە دایکی بەڵێ ئەو مالی 1940 وەساڕەشی خەیات کەی وەفاتی کرد بەڵێ وەساڕەشی کەی وەفاتی کرد وەساڕەشی ساڵی 1999 بەڵێ 1999 هەژدەی 12 1999 خوا ئافریکا مامۆستا ئەی ئەم وێنەیەش هەر وێنەی ئەوە ئاکۆی برامە خوا لێ خۆشبوو شەید ئاکۆی برامە ئەمە گیرا لە 86 گیرا لە شەوی جەژناوە هاتن یەکسەر بڵێن بۆی خاصە هاتن چۆن سەرۆگرتیانەوەوانە ئەتر دوایەوە لێرە گواسیانە بریان بۆ بغا هەتاکو من و فەخری بڵێ هاوسەرەکەم هەرچی چۆنێ بوو چوون بۆ بغا لێ و دو سوناسیاومان دەست ڕۆژت و لە سزنی فەزیلە بۆیان دۆزینەوە مقابلەیەکمان کرد پێش ئەوەی کە ئەدام بکرێت لە مایی تەقریبی نۆدەوە ئەناوو بزەبەت نۆدەبوو ئەوانە ئەخی چاو پێ کۆتمان پێکەوت درود بۆ جانی پاش شەیدان مامۆستا من ئەمەوێ پرسیاری شکە بکەم لە ئەلبومی جەنابتە دوو وێنە هەند ئەوانە پەیوەندیان بە تۆ چییە؟ بڵێ ئەمانە ئەوەیشان ئەوەی لای ڕاستیانەوە علی عسکەریە خوان ئەوشان تەمەند درێژ بێ شێخڕۆفی برایەتی ئەم خێزانە هەر زۆر تێکەڵاویان لەگەڵ ماڵی خەزوورما هەبووە هەر لە مناڵیەوە بڵێ هەر ئەوە تایفی شێخان بە عەبدولکەریم حاجی باباچانەوە کاگە حەمەی شێخ و ئەوان تێگەی هەر هەموو تایفی شێخان بڵین بە عام تێگەی تێکەڵاوی جێجگار گەوریان هەبوو لەگەڵ ماڵی خەزوورما بەڵێ خەزوورم پیاوێ بووە لاودیۆخانی هەبووە تێگەی دەستڕۆشتوو بووە خزمەتی مەکوتە تا زۆربەی وەکو ئەڵێن کوڕی ئاغاکانی ئەو مەنتیقەیش کە بڵین لە دەرەوە بوون لە ماڵی ئەوانە خوێنوانە بە ئەسڵ خەڵکی چۆن ماڵی خەزوور خۆی خەزوورم بە کوێرەکانی مەشهورە کوێرەکانی ئەو منتیقەیە هی ئەمانە هی خەزوورمە بە تاپۆڕش تقریبا زۆری ئەی ئەم وێنەی دووەمیان ئەمانی چێ ئەوە شەر ئەوەی دانیشتووە هینا ئاسکەخانە خێزانی کاگەشە ڕەوفە یادی بەخێربێ ئەویشیانە سەبیحخانە ئەوەی شتێنەکە بەڵێ ئەوەی بە پشوێنەکە کە وەستاوە ئەوەی دەستی جووت کردووە ئەوان نازانم ئەوان خێزانی خوالی خۆشبوو شەیدی سەرکردەیە سەبیحخانە ئیتر شوێنەکە کوێیە مامۆستا ئەوە منتیقەی کانوتو ئەو ناوەکەوتە شەسوسی ئەو ناوە بوو مامۆستا هەندێک نمایشی کۆمیدی لە وێنە ئەکرا کاتی خۆی ئەمانی چیان؟ ئەمە ئەوەی کە دەست سەلی بڕنەوە جلەسپیەکانە ئەوەش مامە برا بچکۆلی باوکمە باوکم دوو برای هەبووە تەسلیم بووە لەوە بڵێ ئەوە جەژنەوە وە کوشتێمانە زەوقانی ئەوانە ئەوەی دواوە کڵاو بەسەرەکەی دواوەیان دوایکۆلەکە ئەوە کاک سلێمانە کاک سلێمانی سڵی قەسار ئابژی بە قوربان ئەیترەوە ئەوانە سوچی ئەوە لە گەڕەکمان بۆ وەختی خۆی مامۆستا ئەم بەڕێزەی پێشەوە کە دانیشتووە کراسە سپیەکەی لە بەرای ئەوە نازانە ئەوانە ناناسم بەزەوە مامە بەس مامم زۆر باش بۆ من کاگاسەوە بۆ تۆ باش بۆم زۆر باش و کە ئیزانی باوکم و باوژم بێڕەحم بۆ من دائیمە چەندجا شەڕی لەسەر کردوم تێگەی وە دائیمەی لە ڕووی مادی و زۆر ئاگای لێم بووە لە 16 لە تەمەی 24 ساڵی ئەمری خوای کرد باشە مامۆستا ئەم وێنەیە وێنەیەکی زۆر جوانە بۆچی ئاوا پاراستوتە هۆی چییە ئەمانی چیان؟ ئەوە لەو لاولای چەپەوە کە دانیشووە بۆن باخەکەی قات و بۆن باخی لە ملایە ئەوە سۆی فەتاحە خەزوورمە خەزوور ئەمەیان با بڵێن بەڵێ ئەوەی سەریشەوە حەمید بەگە باوکی خەسرەوت حەمید خەسرە و بابان ئەوەی دوانەیش بەدەمیشان کوڕ مناڵەکان گەورەکان خەسرەوە ئەوەی تەنیشتی بابانە ئەوەی تەنیشتیشان شێخ جەنابە ئەو جەمالی حدودە خەزووری حاکم کەمالە کەمال مستەفا ئەو حاکمی تەمیز بوو ئەمەی بەردەمیشان شێخ جەنابە
باوکی کاگە هین باوکیش کورەمەی باوکی کاگاوات ئەوە شەیدی سەرکردە شەی شعبە باوکی باشە مامۆستا ئەمە شوێیە ئەم شوێنە ئەوە هینە منتیقەی بڵین دۆڵی پاڵانیانە کە لە تێوڵەوەی تۆ خوار و بۆ هاوار ئەوەی ڕادوکێ بدەستێ ئەو منم هینی ئێمە مۆکم ڕاقی بەلەدیە ئەوەی تیشتم کاک شەوکەتە خوا ئافۆی کاویادی بەخێر بێ شەوکەتی کریستال مەشهور و کامیانە کاک شەوکەت ئەوەی تەنیشتمە ئەوەی سەربەر دەکات بەڵێ قاچی درێژ کرد بەڵێ ئەوەی ئەو لایشیان و دلە ڕەشەکە و مامۆستا عومەر چاوچینە ئەوە شوبرای خوشەکەشمە ڕەفیقی مناڵیشمە مامۆستا ئەم کوڕەگەنجە کێیە ئەوە منم لە سیم تۆسا ئەوەم گرت بۆ ڕسمی ئیمتیحانی هەوی ئیمتیحانی ئیمتیحانی پۆلی باڵێ ناوەندی وەڵام مامۆستا ئەم ڕسمە شوێنێکی زۆر ئەوە ڕێسی فێقەکەمانە لە هەوراما ئەو ساڵێک کە چوومە مەلاریا کاگەحمە ئەحمای حەمەلەواشی پێوەڵێن ئەیتر ئەوە دوو لەرتە سواری ئەو جۆ درێژە بۆ ئیتر ئەمەش ئەوە بە دەودیا مامۆستا بۆچی حەزەکەی ئەم وێنەیە پیشان بدرێ ئەمە شەهید دکتۆر جەزایە ناسرا بە دکتۆر جەزا ئەمە ئامۆزامە لە ساڵی 1970 لە بزەینان شەهید بوو ئەمە ژوێنەیەکی ترە کە هەر حەزەکەی خەڵک ئەوەش برا گەورەی ئەوە ئامۆزامە عومەری ناوە ئەوە برای بڵێن ئامۆزای گەورمە زۆر پیاوی چاک و زۆر دڵسۆزمانە ئەوە کاگە فازی لە ڕفیقی مناڵیمە هەر لە مناڵیەوە هەر لە گومەرگستاوە لە خالیە بەیەکۆ من لەگەڵ کامیلی ئەبی همه حاجی ئەسی قفتان برای دکتۆر فازی و دکتۆر فەریدۆ ئەوان ئەمە ئەوە بەزناوی نەوت کاک فازیلی ئەمین سامسۆن اینجا من ئەمەوێ بزانم باپیری ئەم بۆچی پێڵان سامسۆن بۆ خوا لەبەر ئەوەی کەوا دائیمە لە تو ئیشی تو سەرپەرشتی فاسی توتنی ئەکرد جاران ئەم حەزیب ساڵحی ئیستا من بیرمێ بەرامبەر حدیقەتە لەولا خانوو نەبوو ماڵ منتیقەیە پیانەوە دووەیس بڵێ پیانەوە دووەیس ئەو نەخوارە وەیس بوو بەڵێ فاسی توتنیان تێکە جەنجەمەلە توێتر پایزان توتنی لە هەموو لاک و لە شاباژ و لە قەراغ و لە پشت دەر و لە هەموو هاتنێ ئەم فاسی یەک لەوانەی کە سەرپەرشتی یعنی بڵێن کاک ئەمینی باوکی مامۆستا خەبیر بۆیە ناوێن سامسۆن ئەنجاوە زانیتر لە تورکیا و ئەمریکا نازانم وەڵام مامۆستا ئەم وێنەیە ژوێنەیەکی زۆر جوانە ئەمە بەڵێ ئەمیش هەر ئەو جەماعەتین کەوایەت لەو منتیقەی هەورامانە و ڕسمەوە و منتیقەی جاوێرە ئەو ڕسمەمان گرتووە کامیان جەنابی ئەوە لە لای ڕاستەوە دووەم کەس ئەوەی جانتاکە بن دەستمایە و ڕشتەکەم بەدەستەوە یەکەم نا دووهەم دەستی لای جەنابەوە ئەوەی ئەو تەنچیشم کاکشەکۆ بەردەمیشم مامۆستا عومەرەوە ئەمە کە چوون بۆ مەلاریاکە بەڵێ لە مەلاریەکە لە ساڵی 1964 دەرچوون بۆ سەیدال موعەلمی مامۆستا چەند ڕۆژ ئەمانەوە ئێوە لەو شوێنە دوو مانگ بۆ دوو مانگ بوو ڕۆژانە بوو یان مانگانە بوو مانگ و مانگ کرێکیان ناینە ئەخە بەڵام بە ڕۆژانە بە حسابە بەڵێ بە ڕۆژانە ڕۆژی ئەوە ڕۆژی هەشت پەنجایی ئەوانی کە کرێکارەکان ڕۆژی حەوت پەنجایی مامۆستا ئەو دەرمانانە بۆ قەلاچۆکردنی چی بوو زیاتر دوو لە ڕووی جەنابەت و بینەران هینا بۆ مێلورۆ بڵێن بۆ مەلاریا و مێشول و ئەو شتانە زۆر بوو ئەو کاتە بۆ عیبنە بێتتر خانۆکانیان و مامۆستا کێچوو ئەسپێ و هەمووی هەبوو ئەوانەشیە کوشت بڵێ زۆر بەخۆت بوو دەرمانەکان نازانین چی بوو کە بۆیانەگرتنەوە بۆ خۆیان نازانم چی بووم بەسەوەە ئەزان کە دەرمای مەلای و خاص بۆیانە هاتوو مامۆستا لە تەواوی کوردستانە ئەو پرۆژەیە ساڵانە هەبوو یعنی ئەو پرۆسێسە هەموو دێکێگرتەوە منتیقەکان هەرێکی فرقە بوو هەرێکی فرقێکی بۆ دەرەچوو مامۆستا کوێستانە دوورەکانی شەر هەیە بەڵێ هەیان بوو هەموو فرقی بۆ هەموو شوێنەکان ئەچوو سەر بە چ دایرەیە بۆ مەلاریا دایرەی مەلاریا سەر بە سەخە بوو مامۆستا ئێمە زۆر ماماوە لەگەڵ جەنابێ بەڵام ڕێگەم بەبا پێکەوە وچانێک بین خۆشەویستان وچانێک و دێنەوە خزمەتە مامۆستا حەمە سیدیق ڕەشید فەرەج خۆی محەممەد سیدیق ڕەشید فەرەج بەڵام ئیتر خەڵکەکە حەمە سیدیق مەشهورە ڕەشید فەرەج مامۆستایەکی بەڕێز سوپاس دەکەم خاوەن من جاریش کەش بەخێراتن زۆر سوپاس دەکەم مامۆستا ئەم وێنەیە وێنەی خانەی پێگەیاندنی مامۆستایانە بەڵێ خۆ کامەیانی مامۆستا خۆم لەوەیانە مامۆستا و باڵا بەرزەی
سەروی مامۆستاکە نیت نەخێر قوربان ئەوەی دانیشتوم لە ئەرزەکە لە ناوەڕاستە یعنی دوانی ئەم لاو دوانی کتێبەکەم پێەیە کتێبێکی پێەیە کتێبەکەم کردوتەوە مامۆسالی کوێ بوو مەکتەبەکەتان ڕەفیق حلمی ئیستا کە پەروەردەی ڕۆژهەڵاتە ڕەفیق حلمی سەری سابوونکەران بەڵێ ئەوە هەر بۆ یادهینێشەوە من لە داربعینەوە تەواو کرد دوایش بۆ ماوەیەکی زۆر کەم لە سێسایەقەوە کە نەقلان کردەوە بۆ ئێوە دانام بەڵام بۆ کردەوە ماوەی دووسێ مانگێک سێ چوار مایەک و دوایەوە ئیتر ئیستا کردمان باهین بە پەروەردەی ڕۆژهەڵات ئەو شوێنیان کردو بە پەروەردەی ڕۆژهەڵات چکە جیان من اقتراحام کرد لەبەر خوێندکارەکانی کەم و زۆر گەڕان چوار پێزمان گەڕاین بۆ پەروەردەی ڕۆژهەڵات هەلا کولی تر ئاخرێکی ئەومان کردەوە بووی بە مامۆستا بەڵێ لەکوێ یەکەم جار بووی بە مامۆستا یەکەم جار لە بەرەوەی دەرەجەم زۆر باش و سێمی دارمعلمین و بە وەختە بە دەرەجە ناوەکە مەکتەبەکان هەڵبجا بان ئەو کاتە سێمی دەورەی خۆتی دا بەڵێ دەوری خۆم دوێستم هەڵبجا بەڵام چون داخرابوو لە بداگ نەکرە نەما کردو لە بەرەوە تۆبارەکە یەکسەر تەسیبیان کرد بۆ هەماوەند دەرگەزیێن باش دەرگە هەماوەند لە بازیان ئەو ساڵە لەوێ بووم اینجا دوای ئەوە چوویتە سەیساق نەخێر لەوێ دوای ئەوە ساڵ دوای تەنسیبەکان هەڵوشایەوە چوومە داراغا بۆ بەرەوە دەکەشی حەسەن ماڵی کاکدارا شەقدارای کەژناسی ئەوش ئاڵەیە تەلەبەی تۆ بوومت نازانم واڵێ ئەبێت ئەبێ ئەو خۆی هەمیشە بچزانم شخصی خوشعلی تەلبەی من و ئافتایی خوشی ئەوە زانم من لەوانەیە بڵم 2 ساڵیش بێت تۆ گەورەتر بێت چی تەلەبێت مامۆستا میێنەیە جوانە ئەوە تەلەبەیەکیم تەوەستە بووم ئەوە ڕاکچۆغۆیم کردبوو ناڵەمی تا هەوێنەی تۆ هیواتەوە بوو پارە پیاکەی تو بیکەی بەجلی جوان و جوانی پارە بە قردیشا بڕێفەکانم بڵێ شاڵی ئەسلی ئەو ڕامچۆغی و شوێنەکە کوێ مامۆستا ئەو شوێنەکە باخێکە بوو بەرامبەر تەچەڕوتەی جاران ئێستا کە ئاشی شێخجەلال و حەلایەتی حەڵەبی ئەمانەی لێیە مزگەوت کرد بۆ بەرەوە مزگەوتی ڕەسوڵ تەچەڕوتیان پێ ئەو ئەزان مزگەوتی حاج ڕەسوڵ بەڵێ حاج ڕەسوڵی با بڵێ حاجمە لە ڕەسوڵی دێ لێ جێگای ئامادەی کوردستان ئیستا سەرای کوردستانی ئیستا ئەو باخی شێخ لەتیف و سەروتر باخێکی کەشەیە باخی فەرەج بەڵێ لای باخی فەرەج ئەمەش هەروێنەیەکی جوانە ئەمانەی چێن لەگەڵ تەمام ئەمە ئەو ساڵێکە لە بازیان بووین لە هەماوەند بووین ئەوە فۆکسجوانی برادێک و مامەسا ڕەو بۆ ئەوەی کە ساری بۆقی بەڵێ ساری بە قوتە کەم بوو سیارە ئتە بەیانە ئەی بدون نۆڕان ئەهێناینەوە بەڵام ئیتر بە شەریکی خەرجیەکانی سیارەکەتان نە قوربانجان سەری بە 100 فلس دەفتەرێکی کردبەوە بەیانی بڕۆشتایە 100 فلس ئەنووسرا دوو سەر وایە 200 فلس سەری مانگ چەند سەر بڕۆشی تا زیناری چێکرد تقریبا پێنج زیناری چێکرد لە کۆی چەنی موچەکە لە کۆی چەنی موچە وڵا ئێمە وەختە کە ئەوڵتاینمان بوو 32 وەرەگەر بەبێ ئستیقتا ساڵی دوای ئەوەی تر لێ استیقتایان لێکردین تەقاعدی بووادێ تقریبا دوو قادیان 28 وەرەگرت 28 بەڵام وەختە زۆر بوو 28 زۆر بوو کامیان جەنابەتی مامۆستا ئەوەی ئاوا تۆزێ لە لای ڕاستەوە لاونی وەستاوم ئاوا تۆز قاچی درێژ کردووە بەڵێ ئەوانی کە چێن مامۆستا ئەو ئەوکان مامۆستا ساڵحە ژن زاوای بە کاگە عەلی بانق حاجی محەممەد بڵێ ئەم لایشە مامۆستا عەزیزە مامۆستا عەزیز ڕەحیمە ئیتر مامۆستا لە سلێمانیەوە تاکو عقیر بوو بۆ بازیان تاقیر وڵاوەختەوە جادەی کەرکک بوو هەرقیر بوو لامان نابوو بڵین بۆ کەتە 5 دقەیەک ڕێگا بوو بۆ لەسەر جادەی قیر بوو بەراندزیی گۆپاڵە بەرامبەر گۆپاڵ ژوێنێکی جوانە دوا کەوتووە بە بەسەرماناتی ئەوەیان کچەکە ئەوە فەخری هاوسەرما بەڵێ ئەوەشی بە باش و کەریمی برایەتی هیچیان عومەرە هیچیان کەریمە مامۆساوە دوایی بە دوور و درێژی دێن لەسەر ئەوە بەڵام ئەمە ژوێنەیەکی جوانە ئەمانە چێنوە شوێنەکە کوێبان ئەوە پردەکەی قلیاسانە ئەو ڕنگچۆخە سپێکە منم ئەوەی کراسپێکەش مامۆستا عومەری بڵێن شوبراک چەوە مامۆستا ڕەفیقم ناڵمە ئەوشان ئەولان کە ئاوەستا و پشتوێنەکەی تۆزێ جەڕانەوە ئەو شەر مامۆستا عومەرە خزمی ئەوە بەڵێ مامۆستا ئەم وێنەیە یەکێک سەر چاگەکە ئەمە چییە ئەمە قوربان ئەو ساڵێکە لە تاعین و ئەوڵ تاعینمەوە بڵێن کە چوومە بە هەماوەند کە سیرم کردەوە خوێندکە قوتابیەکان زۆر سەروشتیان پیس بوو بە نوعی وۆمانە مش ڕوخسەتم لێ گوتم ڕۆڵە ئەڵێن چی پرسیارم لێکردن مانگانە سەرتان چاکەم بۆی باکوتم زوومەمانە پیان خۆش و زۆر دیرەکەشمە مامۆستا نەزیک بوو زاوای بڵێن محەمەی مۆتکا تێگەشت کە بڵێن گەوری دێکە بوو زاوای ئەو بوو ئەوش پێی باهاتم بۆ تربێ پرسیارم کۆکتە عومەری محمود میرزا یادا خوا عافیان کە دێقولەکە محمود ئەوانە تێگەشت محمود زاتیە
وتم شتیش واکەم ئەمانە سەریان تاشم مەچینەوتیان بوو لە بەبێ مقابل زۆریان پێخۆش و شکریشانە ماغانە سەری هەموو قوتابەکانم تا کرد بەڵام ئیجباریش دەکردن کە خۆیان شۆن دوای سەرتاشینەکە باکوتم زەکە لەسەر خۆیان باشە مامۆستا ئەم وێنێش زۆر جوانە بە تایبەتی ئەو ڕۆژێکی جژنی ڕەمەزان بوو ئەو ڕسمەمان گرت کامیان جەنابەتی ئەوەی لە دەسەر پەڕەوە ئەمەی دەستە بەڵێ دەست عمەری بڵین خزممە و ڕفیقی مناڵیمە ئەوش خزمی ئەوە مامۆستا عمەرەکەی و ئەوە یاری ئاستنیشیە کرد یاری ئاستمان کرد بەڵام ئەمە تۆ زوو وازمانێنا ئەوتر ئەوێ دەری خاکە بە تەواوەتی ئەم جسمیهین بووە مامۆستا شوێنەیەکی جوانە ئەمە چییە؟ ئەوە مامە ئەوەی کە با بڵێن لە ژیان تا دەوری بووە زۆر خۆشەویست زۆرانی قلب ئەو ڕفیقێتی نازام چێە باشە بۆچی ئەم وێنەیان ئاوا گرت حەز بخۆ حەز سبعچوو لەوێنەکەی شەهروا بوون لەوێنەکەی شەهروا بوون مامۆستا ئەمەش مانگی چواری هەفتاویەکە ئەمە کوێ قوربان ئەمە شانەریە دەشتی شانەریە من خۆم لە بۆتان بووم لەسەر چنار وڵاتی بۆ بنی باری سیاز و بانی 11 خوێنەوە لەگەڵ یادی بە خوافەکەی لەگەڵ کاک جەمالتاری سەرکردەوە لەگەڵ سێ چواریکە ئەمریکان بۆ دەرکردین ئەو بۆ چوە بۆ حیزبایەتی ئەو بۆ چنارە دەی چناری لە دەمیت بۆ دەی شانێری توش بۆ شانێری ئەیتر لەوێ سێ ساڵ لەوێ مامە وەڵحاسی کردی چیان مامدری مەکتەبی ئەوە و ئەیتر سێ ساڵ لەوێ بووم ئەم وێنەیە مامۆس ئەوەش هینا سەر ئاوی خورماڵە سەرئاوی خۆمە من مامۆستا عومەرین ئەوەی کەوتم ئەوە وەختێکە لە مەلاریا بوون ئەوەی ئەو وەختەیە باشە جەنابە 64 65 قوتابخانە با بڵێن خانی پێگەیان نێتاوە کرد 66 چیتە بووی بە مامۆستا 65 بوو مامۆستا 65 لە مانگی 5 تەخەڕوجمان کرد لە مانگی 9 11 65 تاعین بووین بەڵێ بۆی هەڵە ئەم وێنەیەکیە مامۆستا ئەوە فەخری هاوسەرمە ئەوە ساڵی 1965 ئەو ساڵی یەکتریمان ناسی ساڵی 1965 یەکتریتان ناسی لەکوێ بڵێ لەکوێ لەو کرێکاری ئەو خێری پێوە بوو ئەوە مامۆ کە توم لێوێ ئیشم کرد ئەیتەوە حاصل ئەمە خەڵ لەکوێ بوو ئەمە ماڵیان لە چەچنار بوو لە خانووکانی چەچنار ئەمەی لەوێ هێنەوە حاصل ئیترم لەوێ یەکتریمان ناسی باش ئەمە دراوسی ماڵی خاڵحاجی بوو باش خاڵە حاجیوان خزمی باوەژنەکەم ناڵم بۆ بنی ئەوانەوە ئەیتر زۆر لە ئەمانێک جاوزار جابەجا سەرێکەمیان ئەم دەرگایان بە دەرگاوە بوو تۆ بەهۆی مەلاریاکە و چیت بەوەی کرێکاریەوە ئەوەی سەقفەکەی کە باسمان ئیتر تۆ ئەو لەوێ بینی ئەویژی تێکتیمان لێ دوو نسیبەکەمان کەوتە یەک ئەمە شەر فەخریە ئەمە گرتوێتی 16 ئیتر لێرە هاتۆتە ماڵی ئێوە نەخێ قوربان باشە مامۆستا وێنەی شوێنەوانە قوربان ئەوە فەخریە و ئەوە عەبدوڵای برایەتی و ئەوە حەمەی سارۆیە و ئەوە شکراسپیەکە ئەمەری برایەتی ئەمە زمانی لە خانووی ئەوش تا کچێنە هی زمانی زمانی کچێن قوربان ئەوش فەخریە و ئەوش پاکیزەی ژنی کاک فەرید عەبدولقادرە و ئەوش براژنی فەخریە مامۆستا تۆ لە هاوینە حەزی لە چ میوەیەکە لە هاوینە بەڵێ شووتی و هەنجیر شووتی و هەنجیر زیاتر ئەگەر خوا بەنسیبی بکە ئەوشی باش بەخوا مامۆستا ئەمە شووتیەکە لێرە شووتیەکە و پێیە قوربان چیرۆکی ئەمە بۆ بشارەوە بۆچی شووتی پێ و بۆ ڕزمیان ئەو وەختە لە سێ سایق بووم ناڵەمیتر من لە سێ شانەری بووم تێ عەزابی ئەوە سێ ساڵ لێو خاندوای شۆ نەقلان کردم کاک جەمال عەبدولێ باتوێ نەقم کردم بۆ سلێمانی لە بارێشەوەی نە سلێمانیەوە من نێرەمە سێ شانەری لەوێشەوە پاشەوە سێ ساڵ هێنامێ سێ ساق ئەوە لە سێ سایق و چوونە بازار هاتمە کەچین خێرخوایەک ئەو ڕسمەی کردم وتی بەخوا زۆر جار بە ڕسمەکە بگرم باشە کاکە ماڵ ئەوشان ئاری و ئەوشان هەوارە پچکۆلەکان کە ئاوە هەرشە من بۆ ئاری بەم ناڵیش ئاوا چاوی شاردەتەوە ئەو شاواری کچمە ئیتر لێ مامۆستا بووی ئەو کاتە مدیری مەکتەب بوو مدیری مەکتەب مەسئولی مەرکەز تەوزیعی هەموو شارە زۆریش بووم تقریبا ئیشێکی تەربیە دەکرد جگە لە مدیری مەکتەبیش بەپرسی بەبێ مقابل بەپرسی مەسئول تەوزیع بڵێن مەسئول تەوزیعی هەموو مەتقەی شارە زۆر تا تەنها دوایە فرستم منا 50,000 کتێبم لە ساڵی لە 2024 بۆ شۆڕش بوو بۆ بیارە دەست خۆش ئەمە ژوێنێکی تری جوانە ئەوە ساڵی 1970 لە شانەیری تێگەیشتی ئەوە لە حوشەکەی خۆمانە فەخری و دیاری کوڕمەنۆبەرەکەمان کاکە دیاری ئێمە ڕێزمان هەیە بۆ کاکە دیاری و بۆ ئەوانی کەش بەڕاستی مامۆستا ئێمە کاک دیاری ئەو چی دیاری و ئەو هەواری کچمە لە ناوەڕاست و لە کوڕژە گەورەکان کاکی دیاریە بڵێ ئەوشان هەواری کچمە
ئەوشان ئاریە کاکە ئاریە ئەمە ئیتر لەم تەوەستەنی نێشتا نەخێنە قوربان ئەمە پۆلی تقریبا یەکی بدایی تقریبا هەفتا ئەمە ژوێنەیەکی زۆر جوانە ئەمانە چیان قوربان ئەو وەختادا کە لە ساغم بڵێن وەکو مدیری ساغم بەڵێ مدیری مەکتەبی ساغم و کاتە 5 ساڵ کامیان جەنابتی ئەوەی من لە ناوڕاستە کەس دەچم لە بەردەهین ماجل قات ڕەشەکە با بڵێن ئەمەیان جەنابتی ئەوە بڵێ ناوەڕاست یەمێن کە دەست تێگەڵان تەنیشتم خەسرە و حەمیدە لای چەپمەوە ئەوی کێشان خوا ئافریکا دیوەخەمە مستان و حسینە بە گەنجی ئەمری خوای کرد ئەو تێنش سالاری حەمە بچکۆلە ئەوشان حاجی عەلی باوکی کاکەمال و ئەوانە بەڵێ کەمال و حاج عومەر و ئەوانە بەڵێ ئەزانە ئەمە ژوێنەیەکی جوانە مامەسا ئەمانە ئاری کوڕما وەختی خۆی کە لێتیم تەوەسە بوو ئاراسی برام دەڕیز بوو لە مامۆسای سانەوی بوو لە سانەویسە چنار لە پشتی مەکتەبی تافگەوە کاگاراسی براتە بەڵێ ئارازی برام دەڕیز بۆ ئاری کوڕش ماوی لێتیم تەوەستەیە بەڵێ مامۆسا وێنەی زۆر جوانێ هەیە ئەی ئەم وێنەیەشیە مامۆسا ئەوە شەر ئارزی برامە بە مناڵی کاگاراسی براتە بە مناڵی 5 ساڵیە باشە مامەسا ئەگەر پەلەم لێ نەکەی ئەمەش وێنەیەکی خێزانیە بەڵێ وانە بەڵێ بەس دایکی کاگاریتیانە ئەمە ئەوە دەخی لە وەختاشت بێنێ ئەم دوانی کێن مامۆسا ئەمانە کوڕکچی هینن ئامە کوڕەکەی ئامۆزامە گەورەکان کە باسم کرد ئەوە ئاسۆی ئەوشوبەی کوڕۆ ساڵی 1960 باشە مامۆسا ئەمە ئەوە خێزانی ئەوە فەخریە و خێزانی ماڵی ئەوانە خۆی و خوشکەکانی و برێجەوەری برایەتی و وەزیری خوشێتی و ئەوانە هەمویانە خێزانەکان دەستگیراناری زۆرە چوو بۆ ماڵی خەزۆربانجان تقریبن بڵێن لە سیوێکی حوتەوە کە نیشانەم کرد هەتا یەکی دوو جار چوومەتە ماڵی ئەوی جێژنوشتیوە یەک جاریش چوین بۆ سینەمایش کۆڵی ئایل و عەشەتی لەگەڵاوی ئەویش ینی خەڵکی لەگەڵاو بەڵێ سەربەز نەخێن وەڵڵی کورە جارە تا جارێکی هاوار کۆ کورە کاکەزی بتوەرە با جژنارەکە بەمێ خۆی توشمان زۆر خۆشەویست بەڵام ئەو وەختە توعادت بەڵێ مامەسا ئەی ئەمە ئەویشان ئەوە حەوشەی بڵێن ماڵەکەمانە لە شانەری بەرامبەر مەکتەبەکە ماڵی مامۆستا مەلەی سەیمەجێ خۆئافریکا ئەو خۆم و دیاری کوڕمان لە باوەشمایە ئەوە می سەر بەرزکاتەوە بۆ کامێرەکە ڕسمی بگرم مامۆستا ئەم وێنەیە چییە؟ قوربان ئەوە لە برجی ڤڵکە وەختێ لەلایەن وەزارەت و دوای ئەوە لە ڕێکخراوی فرانس لیبرتی فەڕەنسیەوە من وەکو لە پەروەردەی سلێمانی دەستنیشانکەم لەگەڵ مدیر ئاهەمەکان و هەندێکی وەزارەتی پەروەردە نێران بۆ هین ئەوە لەسەر برجی ڤڵۆ چەند ڕەشێکم گرت ئەوە لە برجی ڤڵەوە ئەو خوارەوە ئاوا دیارە جەنابە لە برجی ئیڤڵۆ گرتووتە ئەمە شەر پاریسە ئەو وێنەی مۆنالیزایە بەڵێ ئەوە لەوێ کە چوین بۆ مەتحەفی لۆڤەر اینجا لەوێ ئەو هینەی لێ بوو مۆنالیزا حەزم کرد ئەسڵەکەی جاوەنا ئەو دووریشە نابێ بچیتە پاڵێەوە بڵێ ئەوە لە بەرخاتی ئەو ڕسمم گەس ئەمەیان ئەوە مەتحەفی لۆڤەرە ئەوە ئاساری بڵێن هینی خۆمانە عراقی لێوە گرت مامەسا ئەمە قوتابخانەیەکی فەڕەنسایە قوربان ئەوە قوتابخانێکی فەڕەنسای کە چوین کۆمەڵە شوێنی پەروەردەی و ئەوانەیان بردین هەندێک لە قوتابخان و هەندێک لە پەیمانگە ئەو شوێنیان بردین ئەوەی چەکە لەو شوێنانە بۆ ئەزمموی ئێوە بۆ پیداکردنی ئەزمموی خۆمان و لێرە خەڵات وەرەگری نەخێ قوربان ئەوە خەڵاتە مێمە کە چوون بۆیوە ئەوە بەرپرسی ڕێکخراوی فرانس لیبرتیە ئەو ئافرەتە من هەدیەکەم ماوە تێ لەو کاتا جەماعەتیش لەم لاوان جەنابە هەدیەکە داواتێ بەناوی شاندەکە وەزارەتی پەروەردەی هەرێمەوە مامۆستا ئەم وێنەیە چییە؟ ئەوە قەسی هێنا ئەلیزیە بڵێن بە پرسانی کە دا ئەبزن لە وڵاتان بە پرسی وڵاتەکان یەکەم وڵاتەکانیان ئەو قەسی ئەلیزیە لە تێنج بە برجی ڤڵەوە مامۆستا ئەمە چییە بەخشرایە حەو کەسی نمونەی ئەمە خەڵاتی هینە بلەیەکە بەخشراوتە ساڵی 2010 ئەو بانکراین بۆ پێشکەشتنی خەڵاتە لەو مناسبەیان باشە مامۆستا لە دیداری دڵسۆز و بە ئەزممونیی پەروەردە ئەوە هین ڕۆژنامەی بڵێ گۆڤاری پەروەردەی ڕۆژهڵات بوو ها چاو پێکوتنیان لەگەڵا کردم لە 2014 بەڵێ ئەوە خانەنشین بووبووم لە وەختەشا خاننشین بووی بەڵێ مامۆستای ئەم وێنەیە چییە؟ ئەمە پەروەردەی ڕۆژهڵاتە ئیفتتاحەکەیتی حوتی 2013 جاوەکو عەرزم کردی ئەمە
هەڵۆشانی پەروەردەی دووکردنی پەروەردەی سلێمانی بیکەم بە دوو کردەوە وەروەها دروستکردنی پەروەردەی ڕۆژهەڵات ئەوە سپێرا بە من زائیدە ئیشەکەی خۆم کەوەکو یاریدەری بەڕۆی گشتی پەروەردە ئەو ئیشرا بە من و ئەو پەروەردەیە بە هاوکاری تەمان ئەوانەی کە لەگەڵ مابوون و بە سوپاسەوە بۆ بەڕێز مامۆستا نەجمەتی کە هەموو سەلاحەتێکی ئامێر لە هەموو ڕێکۆ دارایش و کارگێڕش و مدێک کە ئەوە ئەو پەروەردەیە کە من کردومەوە هەتا هەموو جارێش نازارخان ئەڵێ ئەمە من بە پەروەردەی تۆ زەمە سوپاسێکم وە شوعری خۆیەتی چم نەکەرچ خۆم بچێناوە بەڵێ ئەی ئەم بینە ئەوە قەسرێکە لە پاریس قەسرێکە لە پاریس ئەوە ئوتێلیان کە بۆ ئێمەیان حجز کردبوو لە بەردەمی ئەوا بوو لە پاڵ ئەوا بوو کە ئوتیلیان توش ئەوە قەسرێکە وەختی خۆی لویسی چواردە لویسی چواردەی فەڕەنسی قەکەی عاشقێکی هەبوو پێگەیشتی ئەوە خاص ئەو قەسەیە و بەڵام دوایشە ئەو ئوتێلیان تیا دروستکۆ ئێمان لێوە دابەسان بەڵێ مامۆستا ئەمە چیە لێرە جەنابتان قساکەن یان ئەو وەفتێکی گەورەی بڵین وەفتێکی باڵای سەرپرشتیارانی بەغا و خواروی عراق هاتبوون بۆ لای ئێمە بۆ گۆڕینەوە بێڕاو ئەوختەم لە جیاتی بەڕێز بەڕێوەبەری گشتی چوون بۆ مقابلیان و بۆ پێشوازیان باشە مامۆستا ئەمە ئەو شاندەیە کە بەیەکەوە چوون بۆ فەڕەنسا ئەمە کە چوینە سەمە سێ شاریان بردیگەیەکیانەوە شارێک لە خوار ناوەڕاستی فەرەنسا ئەمیشان شاری لاغۆشێلە لە ڕۆژئاوایی فەرەنسا لەسەر بەحرە وەختی خۆی پایتەختی فەرەنسای بووە ئەمە شارەوانی لاغۆشێلە داوەتیان بۆ کردومن ئەوەی تەنیشتم سەرسپیەکە ئەوە سەرروکی شارەوانی لاغۆشێلە ئەوەیشان ئەوانی کەشی برادرانی خۆمانن باشە مامۆستا ئێمە ئەوەندەمە نەماوە لەگەڵ تا ئەم وێنەیە ئەمانی چێن مامۆستا قوربان ئەوە مەکتەبی تافگەیە ساڵی 1970 ئەوە میلاکی مەکتەبەکەمانە لای ڕاستەوە لای چەپەوە ئەوە یادێ بخێرخوا ئەفریقا هەم ڕەفیق خۆش و ئازیزیش ئەوە یاریدەدەرم بوو ڕەفع زوودیە ڕەفع زوودیە یاریدەربوو ئەمەی تەنیچیشان سد عایشەیە خەسووی کوڕەکانم دایکی بڵین ئەمیشان ئێتا ئەلاکوون ئەمیشیان تافگەی ژنی حاتمە ڕەش و ئەوشان سوعاتە خوا ئەفریقا سوعات خانی ژنی کا ئەڵایە و ئەویان پەریخانی ژنی ئەکرەمی حەملا و ئەوشان ڕاکسایی ژنی کاگرۆفی کۆمەڵێ مامۆستای چاکی ئەم شارەن و ئەوانی کە دوعای خێر بۆ تەمەندێکی بۆ ئەوانەی کە ماون و لە ساغیان و ئەوانیش کێکی کە خوافەکە کە نەماون ئەمە دەورەیە چییە ئەمە قوربان هەموو ساڵێ من کە ڕسمی قوتابیەکانمە گەر لە بەهارانە بۆ هیوەمان ترکە هاتە ڕسمێکی هەردوو دەوامە کرد دوو دەوامانە هەرچ عیدی من بوو هەردوو بڵێ ئەمە دەوامی یەکەمە ئەو کێشان دەوامی ساڵان ڕسمێن کەن بۆ یادگاری بۆ منەکە 29 ساڵ مدیری ئەو مکتبە خۆم کردبوومەوە لە ساڵی 1970 تاکە چوومە بەڕێتی گشتی پەروەردە 29 ساڵ ئەو مکتبە ڕاستە فەرمی مامۆستا ئەم وێنەیە ئەوە وێنەی هینا کولی ئینزیباتیە کۆلیجی سەربازیە کە لە ساڵی 90 کاکرێتەوە ئەوەش ئاری کوڕم لەوێ لەو کۆلیجە کە دەرچووە مامۆستا ئەم وێنەیە ژوێنەیەکی جوانە ئەمە دیاری کوڕمە کوڕە گەورەکەمە پرۆفیسۆری یاریدەرە ئەوشان بەهاری هاوسەرێتی ئەوش مناڵە ئەوە شەمە و ئەوش مەستانە و ئەوش کاکە شادە بێوێ ئەمیان کوڕە گەورەیە بەڵە کوڕە گەورەیە ئەی ئەمان شەیە ئەو شەر کوڕە گەورەکەمە ئەوە شەمە ئەوە لە ئەڵمانیا وەختی خۆکە لێوە بوون ئەوە شەمی کچە گەورێتی بە ئەوشان دێرینی کچمە ینی ئەویان کچی جەنابتە لەگەڵ کاکاریە کوڕمە ئەویان کچمە هەرێکی کچەکەی خۆیان لە باوەشیان بینای کچێتی لە باوەشیە لە ئەڵمانیا بە قوربان ئەوەش ئەستێرەی کچمە لە ئەڵمانیایە ئەوەی تەنیشتی کوڕە گەورەیەتی ڕۆزی ناوە ئەوەی خۆشە ئەوەی لای ڕاستەوە ئەوە لا لەوجانە کوڕێتی ئەوشە سوورەیە لازۆی ناوە سووری سووری پێڵێ قوربان ئەمەش هەواری کشمەوە عەبدوڵای زاوامە ئەوەی لای ڕاستیشەوە ئەوە لاوێنی کشمەوە ئەوەی لای چەپیشەوە لەرێنە ئەوش دوو کوڕەکەتی ئەحمەد و لاوکە ئەمە شەر ئەمەیان هەمەی کوڕمە حامیە هەمەی کوڕمە چکۆلەکان بەڵێ ڕێبی خۆی ڕێبینەوە بەزی تر هەمەی پێ ئەوشان هینا تارایە کچی دکتۆر حەمەزای دکتۆری قورگ و جۆمانە ئەوش هینا لالەجانی کچێتی و ئەوش ئازی کوریانە مەش کاکاریە ئەوش کاکە ئاریە و ئاریە ئاری کوڕمە و
ئەوەشان هێنا ئازای کوڕێت ئەوش داچانە تەلار و باخێشی پێڵێن و ئەوشان هێنا ئەمەشان دیرین کچمە لەگەڵ هێنا لەگەڵ بیناوی کچیا کچە زامە ئەوە لای خۆ من ئەوانە ئەوەش ئەستێرەی کچماوە حافلەیەەکە ئەوەش ڕۆزەی کوڕێتی نۆبەرەکەیەتی چێ ماوە غەدری لێ نەکەین وڵی تە لە بەردەستانی تر نازانم ئەو شەر دێرینی کچمە خوا لە یەکتان نەکە ئەمەش هەروێنەیەشی جوانە لەگەڵ هەواڵ کۆسرەت ئەوەی ترەوانە مامۆساجان ئێمە داوای لەبور نەکەین ماوەمان نەما بەڵام وێنەیەکت بۆکەین بە دواوێنە لەم بەرنمەیە بەڵام بە هیوانی شاڵە ژیانی پڕ بێ لە خۆشی و هەموو وێنەکانیش هەمووشی وێنە بگریت و ماڵەکە پڕ بێ لە وێنەی جوان و پڕ لە بەختەوەری لەگەڵ ئێوە و لەگەڵ هەموو بینەرانی خۆشەویستە ئەمەش بۆ دەکەین بە دواوێنە ئەمە هەمیشە ئەو ئامێزەی لێ نەبرێ دایکی مناڵەکان لە سەیران ناگرتوتانەوە هەمیشە لە سەیران لە سەرچ ناگرتومانە ئێمە لە کۆتایە زۆر سپاس دەکەین عزیێتمان نای پێشەوەی ئێرەش بە جێبێڵی بەیەکەوە وێنەیەکە گرین بۆی لە داهاتوا ببێ بە وێنەکانی دوێنێ زۆر بۆ جەناب بۆ کارمەندان بۆ بینەرانی خۆشەویست بە قوربان بینەرانی بەڕێز و خۆشەویست تا بەرنامەیەکی تر و کەسایەتێکی تر خواتان لەگەڵ